پیغمبری خدا صلاة و سلامی خواه لسر بفرمی لا تقوم الساعة حتى تعود أرض العرب مروجا وأنهارا قيامت هل ناسي حتى واي ليدي أو صحراء عربستانا أو صحراء كهمو لمو بيابانا أو صحراء كآوي شيريني كياني وهر بحر سويركيا پیغمبری خدا صلاة و سلام فرمی هر هموی أبيت وبا بفوضاي وبباخ وبميرغو چەمو ڕووبار کە ئەمە ژێکی کێ لەو نیشانانەی کە ئەمڕۆ بە چای خۆمان ئەبینین زەنگێکی ترە یعنی ها ئاگادار بن ئەی میلەتی فڵانە کات و فڵانە فەردەم و فڵانە جێگا ئەوەیەکی تر لەو نیشانانەی کە محەممەدی پێغەمبەرمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بۆی باسکردبووین ئەفەرموویە قیامەت نایەتە ئەو ڕووداوە ڕوونەدا ئەوەیەکی تر لەو نیشانانە هاتە پێشەوە وا ڕوویدا و بە چای خۆتان بینیتان بزانن کە محەممەد پێغەمبەری خوا بۆ سەڵات و سەلامی خوای لەسەر بێت و بزانن قیامەت هەنگاوێکی تر لێی چوونەتە پێشەوە ئەو ڕۆژە ڕاستە و لە بەردەمتانایە خۆتانی بۆ ئامادەکەن